بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامن و پەرلەمانی عێراقیش لە دانیشتنی ئەمڕۆیدا حەسانی لەسەر و پەرلەمانتاران هەڵگرت کە تۆمەتبارن بە گەندەڵی هاوکات لەسەر هەڵبژاردننی پێشوەختارێک لە عادل عەبدولمەهدی و مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر وەڵامی یەکتریان دایەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندەرێک لە بەڕێزان عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراقمان کردووە. سەرەتا راپۆرتێک دەبینی. پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ پێشنیازی یاسای هەڵوەشاندنەوەی ئیمتیازاتی بەرپرسان کرد. عادل عەبدولمەهدی و مقتەدا سەدریش لەبارەی هەڵبژاردننی پێشوەختە وەڵامی یەکتریان دایەوە. لە دانیشتنی ڕۆژی سێشەمەی پەرلەمانی عێراق پارێزبەندی لەسەر ئەو پەرلەمانتارانە هەڵگیرا کە تۆمەتبارن بە گەندەڵی و لەلایەن دادگاوە داوا کراون. هەر لە دانیشتنەکەدا خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای هەڵوەشاندنەوەی ئیمتیازاتە داراییەکانی بەرپرسانی عێراق کرا. هەروە پەرلەمان کۆتایی بە خوێندنەوەکانی بۆ ئەمواری یەکەم یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق هێنا. لەوبارەیەوە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەاند. ڕۆژی پێنجشەمە ئەمواری یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق دەنگی لەسەر دەدرێت. دوای پەسەندکردنیشی 300,000 هەلی کار بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان دەڕەخسێنرێت. لەلایەکی ترەوە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق لەبارەی هەڵبژاردننی پێشوەخت وەڵامی ڕێبەری ڕەوتی سەدری دایەوە و ڕایگەاند. ئێوە و هادی عامری بەبێ هەڵبژاردننی پێشوەختەش دەتوانن ڕێککەون و کابینەیەکی نوێی حکوومەت پێک بێنن. ئەو کاتەش سەرۆکوەزیران دەست لە کارکێشانەوە پێشکەش دەکات و لە ماوەی چەند سەعاتێک یاخود چەند ڕۆژێکدا کابینەی نوێی حکوومەت دەست بەکارەکانی دەکات. لا بەشێکی دیکەی پەیامەکەدا عادل عەبدولمەهدی دەڵێت بۆ ڕاگەیاندنی هەڵبژاردننی پێشوەخت تەنیا چوونی سەرۆکوەزیران بۆ پەرلەمان بەس نییە، بەڵکو بەپێی مادەی 64 دەستوور دەبێت سەرۆکۆمار ڕەزامەندی لەسەر داوایەکی سەرۆکوەزیران بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختە نیشان بدات. ئەوەش بەدەنگدانی زۆرینەی ڕەها واتە 165 ئەندامی پەرلەمان لەسەر ئەو داوایە دێتە دی. عادل عەبدولمەهدی ئەوەش دەخاتە ڕوو بەپێی هەمان مادەی دەستوور یەک لە سەرسی ئەندامانی پەرلەمان داواکاریەک بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان پێشکەش بکەن. ئەگەر زۆرینەی ڕای پەرلەمانتاران دەنگیان پێدا ئەو کات حکوومەت بە دەست لە کارکێشەوە ژمار دەکرێت و دەبێت لە ماوەی 60 ڕۆژدا هەڵبژاردنێکی نوێ بەڕێوە بچێت. ئەو کات مقتەدا سەدر دوای گەڕانەوەی لێران چووە ناو خۆپیشاندەرانی نەجەف و دواتر لە ڕێگەی تویتەرەوە وەڵامی عادل عەبدولمەهدی دایەوە. مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە تویتەر و لا وەڵامی عادل عەبدولمەهدی دەڵێت بۆ پاراستنی ڕێزی تۆ داوای هەڵبژاردننی پێشوەختەم لێ کردیت و دوای ڕەتکردنەوە داوا لە عامری دەکەم هاوکار بێت بۆ دەست بە جێمەتمانەوەرگرتنەوە لێتان و گۆڕینی کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردنەکان. سەدر وتیشی ئەگەر پەرلەمان دەنگ لەسەر ئەم گۆڕانکاریانە نەدات دەبێت خەڵک قسەی خۆی باڕۆشتن بکات. خۆپیشاندانەکانی عێراق بۆ پێنجەم ڕۆژ لەسەر یەک لە بەغدا و چەند پارێزگایەکی دیکە بەردەوامن و داوای هەڵوەشاندنەوەی سێ سەرۆکایەتیەکەی عێراق دەکەن. تاوەکو ئێستاش هیچ کام لە سێ سەرۆکایەتیەکە ئامادەی دەست لە کارکێشانەوە نین. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕای سوپاس بۆ میوانەکانەوە بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر موسەنا گەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە هۆکاری بەردەوامی خۆپیشاندانەکان چیەک بۆ پێنجەم ڕۆژ لە سەری خۆپیشاندانەکان بەردەوامن و تاکو ئێستش بۆچی هەرچی سەرۆکایەتیان توانێت وەڵامی خۆپیشاندەران بدەنەوە. سەرەتا زۆر سوپاس بۆ بەڕێز بۆ کەناڵی پێیان بۆ بینەرانی بەڕێز بۆ جەناوی مامۆستا کامەران. سوپاس. بەڕاستی ئەو خۆپیشاندانانی عێراق لە بەشاییەوە نەهاتووە تاوەکو بە ئاسانیش کۆتایی پێبێ. عێراق سیستەمێکی سیاسی لە دوای 2030 دروست کردووە کە ئەو سیستەمە سیاسیە کۆمەڵێک حیزبی گەورە بڕێوەیان بردووە. ئەو حیزبانە هەمویان چوونەتە دەسەڵاتەوە، هەمویان بوونەتە شەریکی گەندەڵی، هەمویان بە یەکتریان پۆشیوە. وەکو حیزبە گەورەکان وەکو کامانە؟ هەموو حیزبە گەورەکانی عێراق هەمویان بەبێ کوردستانیشەوە بە کوردستانیشەوە بە دڵنیایی طبعا نابێ ئێمە لەم ساتە وەختا خۆمان بکەینە مەلایکە و بڵێن هەموو خەتای عەرەبەکانە یا خەتایکیە.
هەمومان ئەو حیزبانەی کە گەورە بوون و خاوەنی بڕیار بوون طبعاً بۆی ژەڵێم حیزبی گەورەش کە حیزبی گەورە خاوەنی بڕیارە حیزبەکانی تر لە پراوێزی ئەو واقعی کە ئەوان دروستیان کردووە هەوڵیانداوە چەنێ ئیسلاح بتوانن بکەن یا ئەگەر تیەوە گلابن لە شتێکیشە لە پراوێزا بوو بەڵام ئەوەی کە بڕیاری بەدەست بووە حیزبە گەورەکان هەموو چوونە ناو حکوومەت دەرەنجام زۆر بەداخەوە هەموو تێوەگلان لە گەندەڵی دەرەنجام هەمویان بۆ یەکتریان پۆشی سڵتە و دەسەڵاتیان لە عێراق وەکو کێکێک سیرکردێکی پارچەیەکی لێ بخۆن لە ئەنجامە ئەمە بوو بە مای ئەوەی کە میلەتی عێراق دەسەڵاتێکی هەبێت کە ئۆپۆزیسیۆنی نییە و ئەم ئۆپۆزیسیۆنش کە نییە یعنی چاودێری نییە وەک مادەم هەمومان لە دەسەڵاتین یا هەمویان لە دەسەڵاتن و بەشدارن لە دەسەڵات کەواتە بێ بۆ یەکتری بپۆشن ئەمەش بوو بە هۆکاری ئەوەی کە ئێمە لە ئەم وڵاتە کە ئۆپۆزیسیۆنی نییە شێوازی خۆپشاندانیش خەڵک فێر نابێ دەرەنجام وەختی خەڵگە چێتە سەرشەقام بۆ ڕاپەڕی نەچێتە سەرشەقام تاوانێکی تر عێراق سیستەمی سیاسیەکەی گۆڕا زۆرێک لە بنەماکانی ئەو دەستورەی کە عێراقیەکان لەسەری ڕێکەوتن جێبەجێ نەکرا تاوانێکی تر بە بیانووی داعشەوە 67 میلیشیا لە عێراقا دروست بوو کە عێراقیان پڕکرد لە چەک پڕکرد لە ئەڵغام کە لە هەر ساتە وەختێکا ئەکرێ بتەقێتەوە و ئەم دیمەنەی ئێستا لە بەغدا هەیە و لە شوێنە شارەکانی تر هەیە بۆیە زۆر مەترسیدارە چونکە عێراق پڕێتی لە چەک و پڕێتی لە ناکۆشی مەزهبی و تائیفی کە دەرەنجام ئەمانە هەموو ئەبێتە هۆکاری دروستبوونی کارەساتێک لە هەر ساتە وەختێکە لە عێراقا و کۆنتڕۆلکردنی زۆر خەتەرناکە باشە بەس پێ دوای بۆچی تا ئێستا بە کورتیانی نەتوانرا وەڵامی خۆپیشاندەران بدرێتەوە وەڵامی خۆپیشاندەران لەبەرەوەیە کە کۆمەڵێکیان خۆپیشاندانەکەن کۆمەڵێکیان شۆڕشەکەن کۆمەڵێکیان کۆمەڵە داخوازیان هەیە کە قابلی گفتوگۆ لەسەرکردنە و ئەسلی نظامە سیاسیەکان قبوڵە کۆمەڵێکی تریان شۆڕژەکەن و ئەسلی نظامە سیاسیەکان قبول نیە و دەیانەوە بە هەموو شتێک بڵێن بڕۆ و کۆتایی بەم نظامە سیاسیە بێنن بەبێ ئەوەی کە بەدیلێکیش وجودی ببێ حکوومەتی عێراقیش و پەرلەمانی عێراقیش بێگومان کە بەرپرسیارە لە ئەمن و ئاسایش و استیقراری ئەو میلەتە ئەبێ بە تەدریجی بڕواتە ناو ئەم داخوازیانەوە بەڵام بەداخەوە دایمەن دەرکردنی سیاسیەکانی عێراق هەوەکو هەموو سیاسیەکانی تری دنیا کە حکومڕانن دەرکردنیان هەندێک جار زۆر لە دواوەیە بۆ داخوازیەکانی خەڵک کاتێک دەرکی پێکەن کە داخوازیەکانی خەڵک هەڵەکشێ سپاس دەکەم دەتەگرم لای بەڕێز کاک عەبدولعەزیز نەویش بەخێر بێ بە بۆچوونی بەڕێزت بۆچی بڕیارەکانی هەم ئەنجومەنی وەزیران کە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک بڕیاری دەرکردووە پەرلەمانی عێراقیش لە دوو ڕۆژی ڕابردوودا بۆ نمونە بڕیاریدا باڵۆشانەوەی بڵین ئیمتیازاتی بەرپرسانی باڵای عێراق و هەڵگرتنی حەسان لەسەر ئەو پەرلەمانتارانەی کە تومەتبارن بە گەندەڵی پێکێنانی لیژنەی نووسینەوەی دەستور هەڵواشانەوە ئەنجومەنی پارێزگەکان بۆ چێر خۆپیشاندانەکان بەردەوامن سەرەتا سوپاس بۆ جەنابێت و بۆ ئامادەبوونی دکتۆر مساننا و بۆ کەناڵی پەیام ئەوەی کە بەڕاستی ینی جێی سوخریەیە بە عەرەبی فێڵێن کە لە کاتێکە جادە ڕژاوە ینی با بڵێم خەڵک ڕژاوەتە سەر جادە و مەتالیبی هەیە لەو کاتە تۆبێی شت بکەیت ئەمە شتێکی نوێ نییە لە عێراقا گەندەڵی ڕیشەیەکی داکوتاوە لە عێراقا لە پێش هەڵبژاردن بە هەڵبژاردن چاوەڕوان ئەکرا کە حکومڕانی بەرەو ئاقارێکی چاکسازی بڕوە و هەموو جمکەکانی گەندەڵی وردە وردە با بڵێم چاک بکاتەوە و گەندەڵکاران سزا بدا بەڵام زۆر بەداخەوە لەم هەڵبژاردنە لە هەڵبژاردنەکە کە خۆی ئەسڵەن بە تەزویر هات و کۆمەڵێک ئەحزابی سیاسی کە تاوەکو ئێستا دەسڵاتیان گردۆ دەست لە عێراق ئەوانەی کە ئێستا حکومڕانن بەڕاستی هیچ حسابێکیان بۆ ملەتە نەکردووە بە تایبەت کە شیعە بە دەرەجەیە کە خۆی لەسەر حکم بووە و لەو حکومەتە تازەیەش کە بە حکومەتێکی پینە و پەڕۆ با بڵێم بۆچی ناوی دەنێ پینە و پەڕۆ پینە و پەڕۆ لەبەرەوەی هیچ کەسێک نەبوو بێت با بڵێم ئەو مەهامە گەورەیە بگرێتە دەست کە لە گەندەڵکاران بدا و پرۆژەی چاکسازی عەبدولمەجید پیاوێکی پاکە و دەتوانێت پیاوێکە مادام بە ئیرادەی هەموو ئەو گەندەڵکارانە هات ناتوانێت هیچ چاکسازیەک بکات و لە نەتیجەش نەیکرد هەر لە سەرەتاوە هات مەجلسێکی دانا بە ناوی مکافحەی فەساد هیچی نەکردووە هیچی نەکرد نەیتوانی من ئەو کاتانەی من و دکتۆریش ئاگدارە لەو کاتێک کە من لە پەرلەمان بووم لە دووەم ساڵە من بە پێی بە دووادارچوونەکانم 1127 مەلەفی گەندەڵی هی گەورەکانی عێراق بوو لە وەزیرەوە بۆ جێگر بۆ مدیرعام بۆ پارێزگار بۆ ئەوانە
بەڵام عادل عەبدولمەهدی خۆی هات خۆی ئاعترافی بەوە کرد کە 3000 مەلەفی گەندەڵی گەورە هەیە لە کاتێکا یەک مەلەفی گەندەڵی چارەسەر نەکردووە ئەمە بەشێکە بەشێکی تری ئەوەیە کە برسێتێکی زۆر گەورە لەناو خەڵکە هەیە بێکاریەکی زۆر گەورە هەیە و عێراق بۆتە وڵاتێکی تەنیا چەک دەور ئەبینێ ڕۆڵ ئەبینێ و نە ژێرخانێک هەڵوەشاوەتەوە هیچ ژێرخانێک نەماوە لە ماوەی ئەو هەموو ساڵە کە ئەمان حکمڕانیان کردووە و تەنانەت ئەو مەسنع و معاملانەیش کە هەبوون ئێستا نەماون ئەمەش خۆی کاریگەری سەرەکی هەیە بەڵام لە سەروی ئەمانەوە لە ڕووی سیاسی و ئەجندەی سیاسیەوە لەو خۆپیشاندانە کۆمەڵێک ئەجندای تایە یەکێک لە ئەجندا سەرەکیەکان لە ناو شیعە خۆی کە شارە شیعەکان ئەگرێتەوە ئەوەیە کە سراعێکی قوڵ هەیە لە نێوان مەرجعیەت و لە نێوان ولای فەقی ئەمە شتی عقائیدیە دوشتی لێک جیاوازن زۆر جیاوازە و عقائیدی شامە لەبەر ئەوەی کۆمەڵێک ئەحزاب کە لە بەدر و عەسائب و مالکی داوە و بەشێک لە داوە ناڵێم هەموو ئەمانە لەگەڵ کۆمەڵێک تیاری ترە ئەمانە سەر بە ولایە فەقین لە ڕووی فکرەوە لە ڕووی ئایدۆلۆجیەتەوە باش سەدر و حەکیم و مەرجعیەت ئەمانە لەگەڵ مەرجعیەتی ئەعلان و ئەمە دوو ململانەیەکی قوڵی هەیە لە بینی نەجەف ئێمە ئەڵێن و لە نێوان قوم لەبەرەوە ئەمان سەر بە حوزنی عەرەبی حساب ڕۆژ مختەراستر لە قومەوە هاتوتەوە ڕەنگی خەڵک پرسیاریەوەشی هەبێ ئێمە وەکو ڕەمزە ئەڵێن قوم و نەجەف مەسەلەی دەسڵاتی سیاسیە ولایە فەقی تۆ لە ڕووی فقهیەوە سەیری بکەی و لە ڕووی وەکو مستەڵەحێکی سیاسی سەیری بکەی یعنی ولایە مطلقە هەموو شتێک بەبێ ئەو ناکرێ و ئەو لە ڕووی سیاسیەوە مەرجعی عەلای شیعە بەڵام ئەمە لە ناو مەرجعیە تا قبول ناکرێ باش سپاس دەکەم دواتر لەسەر ئەجێندای دەرەکیش ئەگەر هەبێ قسەکەین دکتۆر موسەناب گرێم وڵای بەڕێز سەبارەت بە هەڵبژاردننی پێش وەختە ینی پێ دوای عێراق بچێتەوەی کێ هەڵبژاردننی پێش وەختە ئەنجام بدرێت ئەم بۆ عادل عەبدولمەهدی وەڵامی سەدریدا بۆ باسی لەو نەکردبوو کە ئامادەیە و دەست لە کار بکێشێتەوە ینی تاکو ێستاش دەستی لە کار نەکێشاوەتەوە خۆی ئەو ئەگەر ئێمە کێشەکانی عێراق ئەو کێشانەی کە بووەتەوەی ئەم ڕۆژە دروستکە ئاماژە پێ بکەین ڕەنگە بەڕێزیان مامۆستا زۆری ئاماژە پێکردن منیش لە سەرەتاوە باسی گەندەڵیم کرد باسی عاسکەرە و بەسەر بازگەکردنی عێراق و میلیشیاتم کرد خاڵێک کە زۆر گرنگە پێویستم ئاماژەی پێ بکەم ئەمە بوو کە انتخابات وەختێک تەزویرەکەی ئەو کۆمیسیۆنە تاوانبارەی خۆی و ئیدارە تەنفیزیەکەشی تەمان تەنها کۆمیسیۆن مفۆزەکان بەرپرس نین تەنها کاتێک کە ئیرادەی خەڵکیان تەزویر کرد ئیرادەی چه خەڵکێکیش تەزویرکەی کە ئەسڵەن ئەو خەڵکە ئەوە نەمتوانێت بە هەڵبژاردن نەماوە لە سەتا هەندێک محافظات لە سەتا 18 چوون بۆ بەشداری هەڵبژاردن تۆ ئەم لە سا 18 تەزویرکەی هێزێکی وەکو عەسایب یەک کورسی هەبێ لە پەرلەمانەکەی من و مامۆستا لێ بووین دەورەی پێشوو ئێستا 15 کورسی هەبێ و هەموو یعنی ئیرادەی خەڵک تەزویرکەی ئەو خەڵکەی کە لە 120 وەکوتم 18 لە هەندێک شوێن چۆ بۆ هەڵبژاردن معنای وایە تۆ ئەتەوێت ئەم وڵاتە بەرەو قەیران و کارەسات ببەی چکە خۆ خەڵکە قبولی ناکاوە 180 کە بەشداری نەکردو ئەوشی بەشداری کردو نیوەی ناڕازی بۆ چکە دەنگەکەی دزرا و تەزویر کراوە ئەمە گەورەترین کارەسات بوو لەبەرەوە ئەسڵەن ئەم پەرلەمانەی ئێستا هەیە بەدڵنیاییەوە ئەتوانم بڵێم نیوەی ڕەنگە تەزویر بێ پەرلەمانی ئێستا نیوەی ڕەنگە بە تەزویرات بەندێکی کوردیشەوە بە گومان هیچ ئەو پرسیارانەم لێمە کەم لێرەوە دەست پێەکەم بێ گومان 100% و برادرانی کەیسە جوان لێمە خۆیان زۆر باشەزانن خەریتەکان چۆن دانابوو بە ناویش خەڵکیان دانابوو نەک بەدەنگ هەر بە ناو ئەمە بوو بەهۆی ئەوەی کە خەڵک ومێدی بە نظامە سیاسیەکە تەواو نەمێنێ یانیڵە تۆ هاتووی فلیمم بۆکەی گەندەڵیەکەی تاوانەکەی عسکەرە و سەربازگەکەی قەتڵەکەی میلیشیا زۆرەکەی سەروەت تاڵانەکەی حتا لەوەشا کە من کێ بەرم لەسەر نوێنەرایەتیم کە ئەوەشم هەر لێ ئەسەنی سەروەتی لێ سندوم یعنی مستەقبلی لێ سندوم سەروەتی جیالی داهاتوو دۆڕاندووە سەروەت و سامانە دەمون بە گەندەڵی بردووە نوێنەرەکەشم بە تەزویردا ئەنی ئەمە هەرکارز ئەمە ئەڵێن ئەلقەشە التي قسمت ظهر البعير وەکو عەرەب ئەڵێن ئەمە ئەو پوشە بوو کە پشتی شتەکەی شکان یعنی ئەمە ئەو کۆتاییەیە کە ئێستش بەڕاستی فعلا نظامی سیاسی لە عێراقا ممکن نییە تەصحیح بکرێ ئللا لە خێلالی پەرلەمانێکەوە نەبێ
کە پەرلەمانەکە فعلەن نوێنەرایەتی خەڵک بکات. ئێستا پەرلەمان لەبەرەوە بە قەناعەتی دوای بڕیارەکانیش کاریگەری نییە کاریگەری نییە زانی بۆ چکۆ جێی متمانێ و جمهورنی ئەسڵان یعنی زۆربەی زۆری ئەو خەڵکیسە چۆتە سەر شقام ئەمانە ئەوانن کە ئەسڵن لەوانەیە بەشداری انتخاباتیان نەکردبێ ئەگەر کردبێتیان نیوەی دەنگەکانیان دزراوە لەبەرەوە ئەم پەرلەمانەی ئێستا من تێیدا ئەندامم ئەوە زۆرێک لەو خەڵکە باوەڕی وایەکان پەرلەمانە نوێنەی ڕاستەقینەی خەڵک نییە و نایشتوانێت لەم حاڵەتەی کە ئێستا عێراق میلیشیایی با بڕێەوە ئەم سەراعەتەی کە جەنابیان باسییان کرد ئەو سەراعە زۆرێک لە مەلامحی وەزع سیاسیەکە دیاریەکە ئیمانیان وایە بێ عێراق لە مۆزعبیان نەدەرەوە نەحەقیشیان نییە بەڕاستی عێراق لە یەکێ لە هەرە گەندەڵ و فاشلترین دەوڵەتەکانی سەرەوەی بۆچی تەنە ناو جەرگەی شارە شیعەکان بۆ مەسەلەن سونەکان یاخود بۆ نمونە هەرێمی ئێمە لەم خۆپیشاندانانە بێبەشە ئێستا ئەم ناڕزایەتیانە بێگومان یعنی ئەگەر تۆ سەیری وەزی هەرێمی کوردستان بکەی لە چاو ئەوانی ترە لە زۆر شتایمە فەرقمان هەیە باشترە و غیریەوە ئێمە زروفێکی تایبەتمان هەیە ئێمە تۆزە ڕفراندۆمان ئەنجامە 70 دەوڵەت هاتە سەرمان ئێمە بۆ ئاسانیە ناتوانین بەڕاستی دەستمان بەستراوە دەست بۆ هەندێک شت بەرین بەزەمە معنای وانی ئەم خەڵکی هەرێمەش لە برادرانی گەندەڵی خۆمان هەر بێدەنگە بێ بۆ ئەبد ئەمە ئەوە لە خیاڵی خوان نابێنە دەرەوە وەختە میلەت ڕاپەڕی ئاوا ڕاپەڕێ کە تۆ ئیتر ناتوانانی لەی شوێنێک و کۆنتترۆلی بکەیت لەبەرەوە ئەبێ لە ئێستا حسابی خۆیان بکەن دەسێ بە خۆیان نابێنن دەسێ بەم هەموو گەندەڵی و نەعادالەتیا بێن کە لە وڵاتە هەیە چاوەڕوان دەکەیەوە بکەن دەستێکی پێدابێن واللهی من ئەمەلم پیان زەعیفە بەس ئەم هیچ طبعاً بێئەمەلیش نییە دەرەنجام شەقامی عێراقی و شەقامی کوردستانی هەردووکی لەگەڵ بوونی جیاوازێکی زۆر دووبارەیەکەمەوە بەڵام کۆمەڵێک گەندەڵی و فەساد و حساب نەکردن بۆ خەڵکو و ئەمانە کویان نکاتەوە لەگەڵ یەکتری ڕەنگە مەسیری هاوبەشیشیان بۆ دروست بێ بە ڕۆژ لە ڕۆژان باشمە چی لە دۆخی عێراق جیاوازین ینی لە چیدا هاوبەشین بۆ من لەگەڵ عێراقا لە جەزرەوە ئێمە لە ڕیشەوە ئێمە جیاوازین لەوەی کە ئەوانە ئێستا کە چوونەتە سەر و شەقامە ناترسن لەوەی کە وڵاتێکی تر مثلەن وڵاتیان نەمێنێ یا دەستور ئینیان نەمێنێ کیانیان نەمێنێ ئێرە هەرچەند احتیمالی هەیە بابزانانی عێراق فعلەن بۆکو دەوڵەت لەسەر خەریتە یعنی کێشەی بۆ دروست ببێت چونکە ئەگەر ئەم خۆپشاندەرانە دەرکی حساسیەتی ئەو هاوکێشە ئاڵۆزانە نەکەن کە استقرار و ئەسایشی لە عێراق ڕاگرتۆ ڕەنگە عێراق فعلەن بەرەو هەڵدێر و پارچە پارچە بوون بڕوە لە داواکانی ترە هاوبەشی بەڵام ئێمە بێگومان لە بوونی گەندەڵیەکی زۆری بێشمار لە لای خۆمان کە تا ئێستش حکوومەتی هەرێم ڕازی نییە یاسای چاکسازی کە خۆیان برادرانێکی تو پارتی وەکو دەستکەوت و جار و هەڵیان بۆ لێدا ئێستا ڕازینین بێنەوە جارێکی تر بۆ پەرلەمان بۆ لەبەرەوەی ئیمتیازاتیان دێک لە بەرپرسەکان و گەندەڵیان دێ لە بەرپرسەکان ئەبڕێ کامەن شەرمەزاریە ئەم حکوومەتانە بە ناوی چاکسازی و انتخاباتەکەن و وعد بە خەڵکە دەن ئێستا ناتوانن جورەتیوانە یاساکەی چاکسازی بێنەوە و هەردوو حیزبەکە خۆیان خلافی گەوریان لەسەر ئەم بابەتە هەیە و تعتیلیان کردو دواتر لەسەر هەڵبژاردننی پێشوەختە قسەی زیاتر دەکەین کاک عەبدولعەزیز سەبارەت بە وتت ئەجێندای ناوخۆی ئەوەیە کە زۆرێک لە شەڕی ناوخۆی شیعە هەیە بەس هیچ ئەجێندایەکی دەرەکی هەیە لە خۆپیشاندانەکانی عێراق جگەلەوەی کە فاکتەری بێ خزمەتگوزاری و برسێتی خەڵک ئەوە فاکتەری یەکەمە حتمما ئەو فاکتەرە یەکەمە واکە کە کۆمەڵی ئەجندەی ئەقلیمی و دەولی تێکەڵ بەوە بێ و دافع بێ بۆی ینی هاوکار بێ بۆ ئەوەی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی معنەویەوە تا ڕووی دامی لۆجستیش ئەوەی کە ئێستا هەیە هەمومان ئاگدارین ململانەیەکی زۆر قوڵ لە ناوچەکە هەیە لە بینی ململانەی عقایدی بووە پێشتر لە بینی هێزە ئیسلامیە تونڕەوەکان لەلایەک تەمسیلی با بڵێم مەذهبی شیعەکە کە هێزێکی تونڕەوی با بڵێم لە ڕووی عقایدیەوە وەکو ئێران هەیە کە شۆڕشەکەی با بڵێم بۆ ناوچەکە زیاتر ڕەوانە کردووە و بەرامبەر بەوە تۆ ئەبینی لە ساڵانی پێشتر قاعدە دروسە بێ داعش دروسە بێ و هەموو دەوڵەتە عەرەبیەکان بە ئیجماع پێشتر دعمی داعش و دعمی قاعدەیان کرد دوایەوە کە بۆ ظاهرەیە ڕاستە بۆ من ناتوانم بڵێم بۆ ئەمریکا لەبەرەوەی ئەوە شتێکی ئێرانی بڵێن دوور نییە لە ڕێ خۆتەزانی ئەمانە هەرمووی ئیشی مخابراتی زۆر قوڵ و ینی ئەوەی قوڵایی خۆی هەیە بەڵام ئەوەی کە ئەبینیت ئێستا بارودۆخەکە بۆ ئەڕوا ئەبێ تەوازنێک ڕاگیرێ لە نێوان چیدا لە نێوان ئەوەی هەموو حزبە ئیسلامیە تونڕەوەکان ئێستا نەمان لە دوای نەمانی داعش و لە وڵاتە عەرەبیەکان من مەبەستمە کە دەعمی ئەو لە ڕووی فکرەوە
و لە ڕووی دامی مادی و معنەویەوە ئەوە ناکرێ. ئێستا تەوازنێک ئەبێ ئەو هێزەش لە ئێرانە وردە زەعیف بکرێ بۆ ئەوەی تەوازنێک لە ناوچەکە دروست بێ. ئەمە بۆ چوونی خۆمە ینی بۆ ئەوە بۆ وەکو بەزیانی ئێستا خۆپیشاندانەکانی چی عێراق چ لوبنان هیچ پەیوەندێکی بە ملولانەی ئێران و ئەمریکاوە هەیە نیست پەیوەندێک هەیە پەیوەندی بە ململانەی عەرەب و ئێرانەوە هەیە پەیوەندی بە ملانەی ئەمە پێڵێن حوزنی عەرەبی ئێستا ئەوەی لوبنان و ئەوەی عێراق ئەو هێزانەی کە لە ناو شیعە و سونە و لایەنەکان تر کەوتونەتە سەرجادە هەرچەند تا ئێستا لە عێراق سونە بەشداری نەکردووە بەدڵ لەگەڵ خۆپیشاندانەکەیە چونکە ئەو زۆر ئارەزومەندانەتر حەزەکە ئەو سیستەمە نەمێنێ لەبەرەوەی زەرمەند بووە بەڵام نایکا لەبەر ئەوەی ناوچەکەی تەواو وێران بووە و نایەوێ جارێکی تر بە تومەتی ترەوە تێوە بگلێ و من تەسەورەکەم لە ڕۆژگاری داهاتوو ئەگەر بۆیان بکرێ هەوڵێکی جددی ئەدەن بۆ ئەوەی ئەوانیش بەشدار بن هەماهەنگ بن. بەڵام شوێنێکی ناوچە سونەکان بەڕێوە چووە نەخێر نەچووە بەڵام ئێستا لە هەوڵدان بۆ ئەوەی بزانن ئەگەر ینی تەواو تەکید بن کە ئەم خۆپیشاندانە بەردەوام ئەبێ و جێگیر ئەبێ ئەوانیش ڕۆڵی خۆیان ئەبینن. بەڵام من بە تەسەوری من ئەوەی لوبنان و ئەوەی عێراق ئەمانە پێیان ئەڵێن لایەنی حوزنی عەرەبی و بۆ زیاتر مەهامە خۆیان ئەڵێن ئەمان ئەجندای وەتەنیان هەیە لە عێراق ئاڵێنە ئەجندای وەتەنی یانی عێراق بگەڕێتەوە بۆ باوشی وڵاتە عەرەبەکان و عێراقی عەرەبی بێت دوور لە دەستێوەردانی ئێران و لبنانیش بە هەمان شێوە. باشە بەس ئەمڕۆ کە سعات حەریریش نامەی دەستەکات کێشانەوەی پێشکەشی سەر و کۆمار کردو هیچ کاریگەرێکی لەسەر عێراق دەبێت لەسەر عادل عەبدولمەهدی لەسەر خۆپیشاندانەکان بە دڵنیاییەوە ئەمڕۆ ئەو نامە گۆڕینەوانەی بینی سەدر و عادل عەبدولمەهدی ئەم بارودۆخە چوە قۆناغێکی نوێوە. ئەوەی سەدر بەڕاستی زۆر توندە ئەڵێ من ئەوە ئەچمە ناو خۆپیشاندەران ئەگەر ئێوە سیاسیەکانی عێراق بەگشتی ئەگەر ئێوە تواناتان هەیە و ئێوە خەڵک ئەتانەوێ فەرمونون وەرنە ناو ملت ئەو کاتە هیچ قسەمان نامێنێ. بەڵام ئەوە من لە ناو ملەتم و ملت ئێوەی ناوێ ملت داواتان لێ ئەکا واز بێنن سیاسەکانی عێراق. ئەمە خۆی نامەیەکی زۆر وازحە بۆ ئەوەی کە خۆشی چۆن ناو خۆپیشاندانەکەیە بەرەو خۆناغێکی نامی دەستکارکێشانی سەر وەزیرانی لوبنان بوو کە دوای 2 هەفتە ینی نامی دەستگا کێشانەوەی ئاراسی سەر و کۆماری لوبنان میشلعۆن کردو هیچ کاریگەرێکی دەبێت لەسەر عێراق ینی کەوتت زۆرێک پەیوەندی کێرەیان خۆپیشاندەکانی عێراق و لوبنان من پێم وایە پەیوەندی ئەگەر حتا پەیوەندی ئۆرگانیکی نەبێ بەڵام پەیوەندێکی ڕۆحی هەیە لە نێوان هەردوو خۆپیشاندان و دامی معنەوی یەکتریشەکەن لە سپاس دەکەم. دکتۆر سەبارەت بەڵبژاردننی پێشوەختە ینی پێدووە دوجارێنی بژاردە هەڵبژاردننی پێشوەختە بێتە کایەوە یاخود بۆچی ئێستا هەم عادل عەبدولمەهدی لە وەڵامی موختەرا سەدر دەڵێت تۆ بە موختەرا سەدر لەگەڵ هادی عامری ڕێک بکەون حکوومەتێکی زۆری نەپێک بێنن دوای موختەرا سەدر داوا لە هادی عامری دەکا هاوکار بنێنی تەنها سەدر و عامری ڕۆڵیان هەیە لەم دۆخی عێراقی لایەنەکانی تر خۆی دوو کوتلەی گەورە لە ناو پەرلەمانی عێراقا کە کوتلەی بینا و کوتلەی ئیسلاحن کوتلەی بینا هادی عامری نوێنەرایەتیە کرد وەکو ینی کەسی دیاری ناو ئەو کوتلەیە و خاوەنی پێگەی تایبەت لە ناو کوتلەکە و قسەکرد بە ناوی کوتلەکە و گفتوگۆکانی ڕێکەوتن لەسەر پێگەنانی حکوومەت ئەو نوێنەرایەتی بینایە کرد. مقتەدا سەدریش نوێنەرایەتی گروپی یاخود کوتلەی ئیسلاح تەجەموع ئیسلاحیە کرد. ئێستش بۆیە ئەم دوو شخصە بە ناوی ئەم دوو هینەوە دیارە مقتەدا سەدر وەکو ئیسلاح داوا لە بیناکە ینی تر چەندێک مقتەدا سەدر لەم داخوازیان نوێنەرایەتی هەموو پێکاتەکانی ئیسلاحەکەیە تەنها مقتەدا سەدر خۆی کەم نییە هەرخۆی بە تەنیا وەزنێکە لە ناو پەرلەمان و کەم نییە بۆیە مەسئولیەتی ئەکەوێتە سەرشانیش وەکو ئەو پێگە بەهێزەیەتی لە ناو پەرلەمان و هەموو دەنگەی کە پێی درراوە طبعاً مەسئولیەتیە بێ هەڵوێست نەبێ اینجا مقتەدا سەدر زیرەکیش بۆ هەمیشە لە دواندنی شارع و لە تەبابوون لەگەڵ داخوازیەکانی شەقام بۆ بەرژەوەندی خۆی یان بۆ بەرژەوەندی وەڵی من ناتوانم ئەمە تۆمەت تەمان کەسێک وەکو سیاسیانی بەرژەوەندی تەوان بەڵام ئایا چەندێک لەم بەرژەوەندیە چەندێکی قیەمە هەردووکیان تێکەڵە ئەمە من حکم نادەم لەسەر ئەوە بەس ئەوە طبیعی هەر سیاسیەک بیرلەوە کاتۆ چۆن لە ناو شەقامدانە بڕێ و چۆن داخوازیەکانی شەقام کاتە ڕێبەر بۆ خۆی تاوەکو بزانێت چۆن هەنگاو هەڵەگرێ ئەوش لەوە کە سیاسیە بێگومان ئەمە کەوێتە ئەستۆی لەوە شۆکە مەرجعکی گرنگە بۆ کۆمەڵێک زۆر لە خەڵکو لە سیاسیەکان
پێگەی هەیە مختەدا سەدر و ناتوانانی تۆ بەنادیدە ئەو بەبێ ئەم خۆپشاندەرانەش ئەیتوانی بە سەدان هزار خەڵک بێنێتە سەر شەقام. ئێستا خۆی سەدان هزار خەڵک هاتووتە سەر شەقام، ئەوانیش هەر سەدرەکانیش بچنە پشتی ئەم خۆپشاندەرانەوە دەتوانن حکوومەت بڕوخێنن. بەڵام لەبەرەوە تەوقعم وایە هەڵبژاردننی پێشوەخت نەوعێکە لە دەرچوون لە پەرلەمانێک کە بەشێکی زۆری تەزویرە و بۆ ئەوەی کە پەرلەمانێکە فعلە نوێنەرایەتی خەڵکە جێڕانەوەی متمانە بەس ئەمە پێویستی بە دووشتی سەرەکیە بمبورە دوای ناوبڕەکە سەرەتەرە دوو شتە سەرەکیەکە دەکەین. سپاس دەکەم دکتۆر. وەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆ یانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێ نینیە نینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێد و دڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر لە ناوبڕەکەش قسەی زۆرمان کرد بەس بە دووشتەکەت بیر نەچێتە وتت بۆ هەڵبژاردننی پێشوەختە پێویستمان بە دووشتە دووشتە چیە؟ بە دووشتی سەرەکیە. یەکەم ئەبێ ئەمە فەوزی ئێستا لەسەر کار لا ببرێ بە خۆی و بە ئیدارە ئینتیخابیەکەی ژێرەوەشی بە هەموو مەکاتێ بە ئیدارەکانی شەو لە پارێزگاکان. ئەبێ ئەم فەوزیە بالکامل کۆتاییان پێبێ. ئەگەر کۆتایی پێنێ کارگەری کۆتایی پێنێ ئەوەی کەم پەنەی داوە هەر ئەمە فەوزیە بۆ جارێتیش دووبارەیە کاتەوە. باش. قەنەعەتی من ئەبێ بدرێنە دادگاش لەسەر ئەو تاوانەی کە بەرامبەر نیزامی سیاسی عێراقی و بەرامبەر شێواندنی ئێرادەکەمی یەکەم بەڵێ
دەیان ملیۆن دۆلاریان سەرف کرد لە کۆمەڵی ئەجیزە کە دوای بەکارێنە بۆ تەزویر و تەلاعوب بە دەنگی خەڵک ئەبێ لەسەر ئەمە محاسبە بکرێن محاکەمە بێ بکرێن نەکردتەنە لە کار لا بدرێن. خاڵێکی تری ئەوەیە کە بێ قانونی انتخابات بگۆڕێبەوەی هەموو جارێک ئەم ئەوەی کە خەڵکی بێئومێد کرد لە هەڵبژاردن ئەوەیە حیزبە گەورەکان بەردەوام ئەم قانونی انتخاباتە والێ ئەەکەن کە بەس جێ خۆیانی تیا بێتەوە تەنگ هەڵچنن بە حیزبەکانی بۆ هەیە کە ینی بە ژمارە ناوانی پەرلەمان بچووکتریش ینی کەمتریش بکرێتەوە لە 329 پەرلەمانتار کەمتریش بکرێت و کاتە زیاتر حیزب چووکانیش پراوێستتر ناخێن ئەوەش خۆی کێشەیەکی ترەکە پراوێزیەخە هەرچەنە ئەکرێ بە ژمارەیەکی محدد بچووکرێتەوە بەڵام نەک بەو طریقەی کە ئێستا باسەکرێ بێگومان ئەوە نەیتر حیزبی بچووک ناهێڵێ خۆی کێشەی خەڵکی عراقیشتە وازحە خەڵک لە دەست حیزبەکان حتا هەندێک گەڵێن ئەبێ انتخابات بکرێ هیچ لەم حیزبە گەورانەی کە بەشدار بوون لە نیزامی سیاسی عراق هیچیان بەشداری نەکەن جارێکی تر بەڵام ئەمە طبعا داوای کێرێکی نەدەموقراتی و نەمەنطقیە بۆیە ئەبێ قانونی انتخابات جا بە ژمارە ئەندامەوە بڵێ بە ئەو سانتلیگۆ و هۆندت و ئەو طریقەیە کە بەکارێنرێ بۆ بەرزکردنەوەی قاسمی مشتەرەکی انتخابی هەموو ڕێگای بگیرێتە بەر بۆ ئەوەی کە جیاوازی باشتر بچێتە ناو پەرلەمان و ڕێزی زیاتری لێ بگیرێت. کاک عەبدولعەزیز سەبارەت بە ڕۆڵی سەدر ینی پێ دوێ هەرە و دەتوانێت ئەم حکومەتە بەرەو گۆڕانکاری ببات ینی لەگەڵ هادی عامری ئەی عبادی ڕۆڵی چییە مەسەن عبادی 42 کورسیە هادی عامری 47 سەدر 56 ینی ئەوانە توان کارکتەری سەرەکی بن لەم ئەگەر گۆڕانکاریەک بێت؟ نا ئێستا عبادی لە کوتلەی نەسرە کە پەیوەندی بە سەدرەوە هەیە لە عینی کوتلەیە بەڵام ئەمانە دافعن بۆ ینی ئەوەی خۆپیشاندانەکان سەرەتا بە ئەهوای سەدر نەبوو ئەم خۆپیشاندانە سەرنجامی ئەوەیە لە ماوەی کەڵەکەبوو ینی ئەمە کەڵەکەبووی با بڵێم زیاتر لە 14 ساڵە لەوەی کە بە ملیارات دۆلار با بڵێم بەفیڕۆ درراوە هەموو شارەکانی جنوب گەڕاوە لە سەردەمی نە پێشتریش تەقیەوە لە سەردەمی با بڵێم لە 2015 تەقیەوە جارێکی تر بەڵام لەبەر ئەوەی لە شەڕی داعش هەبوو وەزعەکە جۆرێکی تر لێکە درایەوە خەڵک ئستیایی زۆرە یعنی ئێستا ئەوە ئەجندەی زۆرە ئەو خۆپیشاندانان بە هەزاران خەڵک هەیە تا ئێستا 30,000 کەس هەیە لە سژنەکانی عێراقا تحقیق لەلایەن نەکراوە هەموو ئەو سجنانە چەندین جارەوە دکتۆر ئاگادارە هەوڵمان داوە بۆەوەی عەفوعامێک دەربکرێ بەس ئەوەی مادەی چواری ئیرهاب نەگرێتەوە باقی ئەوانەیش تحقیقیان لەگەڵا بکرێ بەڵام لەبەرەوەی ئەجندای گەندەڵی هەیە لە سژنەکانیش لەبەرەوەی بە ملیارات دینار قازانج ئەکرێ لەی ساڵانە لە خواردنی سجن و لە باڵێم عقود و ئەوانە بۆیە گەندەڵێکی گەورەش لەوێ هەیە لەبەر گەندەڵێکە بە هەزاران هەزار کەس ئێستا لە زندانەکانە کە سوکاری ئەو زندانیانە ئێستا لە سەرجادن هەموو ئەو نەهامەتیانەی کە ساڵانی با بڵێم ئەو 13 ساڵە هاتوۆتە پێش ئەوانە هەر هەمووی ئێستا یەکگرتوون لە چوارچێوەیەوە مەقسەدی جەنابەت ئەوەی سەدر بوو سەدرۆیی کی ئێستا دەتوانێت ئەم دۆخە ینی بڕیارێکی لێ بدە ینی ئەو سەرکردانەکە بووە سواری شەپۆلەکە فریا ئەکەوێ ئەگەر سەدر ئەم جارە نەتوانی ئەوە بکە سەدر لە ناو ئەچێ لەبەر ئەوەی من باسی ململانەکەم کرد لەبەر ئەوەی ململانەکە لە حەدێکایە کە سەد ئەوان قووەتی چەکیان هەیە ئەوان هەموو هێزە چەکدارەکانی حەژی شعبی لە بەردەستیانە مەبەست بەرەکەی دیژی بەرەکەی تر سەلامی هەیە ناکاتە سرایە سەلام ناکاتە ئەوەی بەقەت هێزێکی با بڵێم لایەنێکی ئەوان لەبەرەوەی حەشدی شعبی بەهێز بە قووەتە سرای سەلام زۆر کەمە لە چاو ئەوە بەڵام بۆ محافزەکردنی احتیمالە خۆی مابێتەوە بۆیە ئەمە مقارنە ناکرێت لە ڕووی عسکەریەوە 16 فەسیلی حەشت هەبوو لە بودجە پێ ساڵی ڕاو 122,000 چەکداریان زیاترە مەسەن 8 تریلیۆن دینار ساڵانە سەرف کراوە بۆ حەشت کامە مەبلەغێکی خەیاڵیە بەڕاستی ئەمە گەندەڵی گەورەی تا دروست بۆ نەبوو ئەمە پارانەیەک سەر بگاتە حەشت زۆربەی ڕۆسای عشاعیری عەرەب بەوە سونە بەوە هەڵخەڵەتان کە مامۆستای شێزانێ پەرلەمانەکەی ئێمە 328 کەس بوون نیوەی زیاتری ڕئیسی عەشرەت یا کوڕی ڕئیسی عەشرەتن لە جنوب و لە وەسەتی عێراقیشە ڕئیس عەشرەتەکان 1000 حەشدیان وەرەگرت بە گەندەڵی 250 بۆ ئەوەی کە بۆی وەریەگرت و 250 کەسی خۆی لە عەشرەتەکەی خۆی لە 200,000 ێدایە بەڵام 500شی لە ملیۆن لە پڕ بۆ ملیۆنێر بەس ئێستا ئەگەری هەڵبژارنی پێشوەختە زۆر بەهێزە و ئێستا بەدیل هەیە بۆ عادل عەبدولمەهدی
وەکو بەدیل بۆ سەرۆکوەزیران تاوەکو ئێستا عێراق بە عەرەبیڵێن معمەعە یعنی لە فەراغێکی زۆر گەورەدایە تا ئێستا هیچ ڕێگە چارەیەک نییە و مەترسی گەورەی ئەمە چارەسەر نییە ڕێگە بەرە و شەڕێکی ناوخۆ هەڵبژاردننی ئێستا خۆی ئەگەر تۆ بێتە سەر ئەوەی با بڵێم یەکەم پەرلەمان هەڵەیەکی زۆر کوشندەی کرد کە لە سەرەتای جەلسەکەیە نەیتوانی نیگەرانیەکی قوڵ دەربڕێ بۆ ئەوانەی کە کوژراون لە خۆپیشاندانەکانیان ئەوانەی بریندار بوون و بە هەمان شێوە داوای ئەوە کە بکوژەکانی ئەوان لە محکەمە بکرێن ئەمە خۆی نەیتوانی داواکاری خەڵک ینی ئەم لەم نقطەوە عاتیفەوە ئەیتوانی بچێتە ناو کارەکانی تر دووەم ئەم مەسەلەیە مەسەلەی هەڵبژاردنەکە کە مامۆستایش باسی کرد دکتۆریش باسی کرد کە ئەساسەکەی لەسەر ئەساسی تەزویر هات هەڵوەشانەوەکەی ینی ئەوەی بۆتە مەطلبێک ئێستا مەطلبەکە من پێم وایە ئەوەی کە ئیدارەی ئێستا ئەوێ وەکو سەدر بێتە ناو بارودۆخەکە و شەپۆلەکە و ئیدارەی ئەم خۆپیشاندانە بکە ئەوێ ڕێگە چارەی بۆ بدۆزێتەوە ڕێگە چارەکە بۆیە داوای لە هادی عامریەکە لە دوای ئەوەی لە ئێراناتەوە داوا لە هادی عامریەکە بەیەکەوە وەرین عادل عەبدولمەهدی لادەین یەکێتر بێنین ئەمە خۆی بۆ نەهێشتنی خۆپیشاندان خۆشی دەوێت ئەو خۆی دەوێت سەرۆکوەزیران دابنێت چونکە دەڵێن سەدر پشکی شیە خۆ لەم حکوومەتە ینی داوای چی دەکە باسی مثلەن 3000 تیش دەکرێت کە سەدر خۆی هەبی پێشتر حکوومەتێکی زڵدانراوە حکوومەتێک بە ناوی تەکنۆقرات و حکوومەتێکی زڵ لە سێبەرە و قەرار بوو لە مانگی 11 ئەگەر هاتوو ئەوە نەبێ بە شێوەیەکی تر ینی نیمچە اتفاقێک بێ لە بینی فتح و لە بینی سەدرا بۆ ئەوەی ئەو حکوومەتە زڵە بێتە سەر بەڵام ئەوە سەری نەگرت و فتح ئەوە بە خەتەر ئەزانێ بۆ سەرخۆی لەبەرەوە ئێستاش ئەو داواکاریە من پێم وایە لە ئێران لە دوای هاتنەوەی لە ئێران سەدر بۆ ئەوەیە چارەسەرێک بۆ کێشەکە بدۆزێتەوە و لەو ڕێگەوە کە عادل عەبدولمەهدی ئیقالە بە ئستقالە بکرێ و هەڵبژاردنێکی نوێ بکرێ وەزعەکە ئارامە بێتەوە و خۆپیشاندانەکە لە دەستی ئەوانەی تر لا ئەدرێ سپاس دەکەم دکتۆر ئەگەر هەڵبژاردننی پێشوەختە بکرێ بۆ ئەگەر حکوومەتێکی کاربارەکەر بێتوانێت گۆڕانکاری بکە بۆنەوە چاکسازی بکە بودجە پەسەند کات ینی ئەمە حکوومەتی کاربارەکە دەتوانێت هیچ بکات تا هەڵبژاردنەکە چکار ڕەنگە پێ بچێ ئەگەر ئەنی بژاردەیەکی ئەوە بێتە ئاراو بێگومان بوجەیەکێکە لە مەسایلە گرنگەکانی کاربڕێکردنی حکوومەت بەبێ بوجە ینی هیچ بەڕێ ناکرێت حکوومەتی کاربارەکە ناتوانێت بڕیار لە پرۆژەی گرنگ بداوە ئەسڵان حکوومەت خۆی بڕیار لە بوجە نادا پەرلەمان بڕیار لە بوجەدا بەس حکوومەت پرۆژەیاسای بوجە ئاماداکە و ئەینێرێ بۆ پەرلەمان ئەوەی کە بوجەدا ئەنێەوە تەصدیقیەکە ئقرارێکە بە زۆر ئامادەکردنی حکوومەتی کاربارەکە دەتوانێت مە بکە ئەتوانێت بێگومان بەوە بەشێکە لە کاربڕێکردنی ڕۆژانەی خەڵکیانی گرنگترینیان بریتێ لە دانانی یاسای بوجە بە قەنەعاتمیشی هێش کێشەیەک لەوان نییە و ئەوەی کە پێویستە طبعاً خۆ کاڵی انتخاباتێکی پێشوەختیش مانایوانێت تۆ بەیانی دوو بەیانی و سێ مانگتر انتخاباتەکەی انتخابات ئەسڵەن ئەبێ وەکوتم قانونێکی تازەی بۆ دانرێ بێ مفۆزیە بگۆڕێ مفۆزێکی تازەی جێگەی ڕەزامەندی خەڵک دروست کرێ و ئەبێ شتی لۆجستی بۆ ئامادەکرێ بە تایبەت دەگەر تۆ مفۆزیە بگۆڕی ئەبێ تیمێک بێنی ڕایان بێنی پشتی پێویست بخەیتە بەردەستیان بوجیان بۆ دابینکەی ئەجیزیان بۆ تەرتیبکەی یانیشتی ئەوێ ینی ئەمە بە ڕۆژ ناکرێت لەبەرەوە ئەگەر ساڵێک لە عێراقا بە قەنەعەتی من ساڵێک لە عێراقا بکرێتە مدەتێکی انتقالی بۆ ئەوەی حکوومەتێک بێ داخوازەکانی خەڵک جێبەجێ بکە و ئەم حکوومەتە استیقالە بکە حکوومەتێکی تریش حکوومەتێکی تری موقت دانرێ ینی موقت بە کامل سەلاحەتی حکوومەتەوە نەک کاربڕێکەر کاربڕێکەر بێ هەتا هەڵبژاردننی حکوومەتێکی تری موسەغەری موقت بەس دکتۆر سەبارەت بۆی کە ئێستا کورد ینی بەتایبەتی کێتی و پارتی هەر ینی پشگیری عادل عەبدولمەهدی دەکەن بەدیل هەیە بۆ کورد باشتر بیا خودت کورد بێت چۆن ماوەڵەکە ئێستا لەگەڵ ئەوەی کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێ نەکرێ وا نەزانم ئێستا کورد لە ئەوەلەن یەکلاکەرەوە بێ لە مسرعە هەرچەنە دەوری زۆرە تەبان خاڵی دووهەم کوردە سێ کاتیەوەی نییە کێ بۆ من باشترە و کێ بۆ من خراپترە چونکە ئەوە ئێستا تۆ لە بەردەم مەسیرێکای کە ڕەنگە عێراق هەر هەمووی وەکو شاخێکی گەورە لە بەردەم تایە بڕوخێ بەسەرتا و ئەمەش ئاسەوارەکانی لە هەموو ڕێوەکەوە گاتە هەرێمی کوردستان بۆ ئێستا تۆ ئەبێ کورد بی لەوە بکاتەوە چۆن عێراق بە کەمترین زەرەر لە مەوزوعە بێتە دەرەوە کورد خۆشی بە کەمترین زەرەر بێتە دەرەوە کورد نابێ هەموو هێلکەکانی خۆی بخاتە سەبەتەیەکەوە بڵێ عادل عەبدولمەهدی ڕۆژ یعنی کورد کۆتایی پیات بەڵام گومانی تیانە کەم داخوازیانە ئێستا خۆپشاران دەستیان پێکردووەندێکی مەسی
شتی جەوهریەکە وەکۆی کە ئێستا خەڵک ئەسڵەن باوەڕی بە نیزامی فیدرالی نیە لە عێراق و ئەمە زۆر مەترسێکی گەورەیە و ئەوانەی کە باز لە گۆڕینی دەستورەکەن زۆر جار بەشێک لەو شتانەی کە باسیەکەن ئەمەیە گەڕانەوە بۆ نیزامی مرکزی گەڕانەوە بۆ نیزامی ڕێئاسی کە ئەمە تاعنێکی تر دووبارە لە پێگەی کورد لە ناو نیزامی سیاسی پێی دەستور ناتوان ڕێمە بکرێت لە بەرەوەی لە گۆڕینی دەستورەکرێ باز لە گۆڕینی دەستورەکرێ ئایا لەو گۆڕینی دەستورە ڕاستە مێمە زمانێکمان هەیە لە ناو دەستورە کە سێ پارێزگا دژی و شتێک وەستا تێناپەڕێ بەڵام من ئەڵێم ئەمنیەتە هەیە ئەم ڕۆحیەتە هەیە حتا باسکردن لە محاسەسە ئاخر خۆ محاسەسی ئەحزاب ئەمەی کە ئێستا حیزبەکانی گەورەکانی عێراق بەشێ لە گەورەترین کێشەی گەندەڵیان ئەوەیە لە سەرۆکی کۆمارۆدا بەشێکن هەتا ئەوەی بە ئەجری یومی ئەبێ بە چایچی لە ڕۆژانە ئیش بکە لە ناو دائیرەیەکە هەمووی بەشەکەن بە قەوائم ئەوەی ئەوە تەمان گەورەکانیش بچووکەکان لە مەنسەبی گەورەش بەرین ئەمە خۆی بۆ خۆی وای کردوم خەڵکە بڵێ غیری ئەحزاب کەس بۆی نێبژی لە وڵاتە تۆ یا ئەبێ کلک بیلکابی بە حیزبێکەوە یا ئەبێت تۆکو هاوڵاتی مافت نییە کە لە وڵاتە بژیت و بڕۆ بەجێ بێڵە بۆ شۆڕۆی بڕۆ ئەمەیە بۆیە قەستمەوەی ئێستا کورد کاتی ئەوەی نییە کە دانیشێ ڕیهان لەسەر تاکە کەسێ بکە ئەگەر کەوتی تر زۆر کەمەوەنی بۆ مەسەلەی کاریگەری هیچ پامی شتە بۆ دەسەڵاتدارانێن چاکسازی بکەن لێرە خۆپیشاندانانی عێراق من بە دڵنیایی و بە دڵسۆزیشەوە برا بەڕێزاناڵێم ئەگەر خۆتان چاک نەکەن ئەمە پەتایەکە گەلانی ناوچەکەی گرتوێتەوە لە جەزائیر و سوودانەوە دەستی پێکرد هات بۆ لوبنان و هات بۆ عێراق و بە شوێنی تریشە ئەڕوا بۆ ناوچەکانی تریش و ئەمە پەتایەکی ئیجابیە پەتایی بێداربوونەوەیکی دیموکراسیە لە ناو گەلانی ئەم ناوچەیە ئەبێ بەڕێزەوە سەیری دیاردەی خۆپشاندان بکرێ وەکو دیاردەیەکی دیموکراسی تعبیر لە هۆشیاری و لە بوێری گەنجی ئەم وڵاتەکە کە ئەم قۆڕخکاری و گەندەڵی و نافەسادەی بەدڵ نیە و ئێوە بیگۆڕێ و ئەمە هەرێمی کوردستانی خەڵکی هەرێمی کوردستانیش وعی دیموکراسیان هەیە بوێریان هەیە جورئەتیان هەیە وەکو گەنجەکانی وڵاتی تر هەر ڕۆژێ لە ڕۆژان بێئومێد کرد بکرێن زیاتر و ئەمان فریای خۆیان نەکەون لەوەی چاکسازێک لە وڵاتە بکەن بێگومان ئەگەریەوەی هەم دەبێت چی بکەن چی بکرێت لە کوردستان بەر لەوەی کە مەسەڵەن کاریگەری ئەم گاتێرە خاڵی یەکەم داهاتی کوردستان کە ئەساسی گەندەڵیەکەیە ناشەفافە کەس نازانێت چی داهاتێ لەم کوردستانە کە ئاشکرایکەن شەفافیکەن خاڵێکی تر مەسلەی کە گرنگترینان بێگومان داهاتی نەوتە داهاتی گومرگەکانە داهاتی ناوخۆێ کامەرسێکی تا ئێستا زۆر ناشەفافە و خاڵێکی تر ئەم کۆمپانیا زەبەلاحانەی کە بوونەتە ئەدەواتی ئیستیغلالی حیزب بۆ بازار و کۆنتڕۆڵکردن کۆتایی پێبێن ئەمە خاڵێکی تر لانی کەم ئەو یاسای چاکسازی کە هەیەە خۆیان بیان بۆ پەرلەمان تۆزێک موچەی خەڵک ڕێککەن موچەی لە باڵاکان کەمکەنەوە ئەو هەموو گەندەڵی و بندیوار و شتە لە خۆیان کۆبکەن واز لێ بێنن سپاس دەکەم کاک عەبدولعەزیز پێ دوای کاریگەری لەسەر و توێژی هەرێمی بەغدا شەیەم خۆپیشاندانەوە پێ دەبێت سەڵاتدارانی هەرێمیش چی بکەن حتمما بۆ هەرێم کاریگەری خۆی ئەبێ لە هەموو ڕێکەوە لە ڕووی بازاڕیشەوە گەر لە خواروی عێراقیان لە بەغا با بڵێم بارودۆخەکە خراپبێ بۆ بازاری ئێرش لە ڕووی ئابوووریەوە تەسیری هەیە وە لە نەتیجە خەڵکی فەقیر و ئەوانە زەرمەند ئەبێ ئەمە بەشێکی تر ئێمە وەکو قەزیە ئێمە صاحب قەزەین وەکو کورد ئێمە جیاوازیمان هەیە لەگەڵ لایەنەکانی ترە ئەبێ قیادەی سیاسی حزبەکانی کوردستان لە ئاستی مەسئولیەتی تاریخی بن لە ئاستی ئەو ڕەنج و تێکۆشان و قوربانیانە بن بۆیە مامەڵەکردنیان لەگەڵ بەغا حتمما دەبێت زۆر سیاسیانە بێ بەوریانە ئێستا لەگەڵ ئەو بارودۆخە مامەڵە بکەن چکە ئێستا ئێمە ئەبینین دوو لایەن زەخت دەکات لایەنێک کە حکومەتە عادل عەبدولمەهدیە نوێنەر ئەنێرێ بۆ لای هەرێم ئەڵێ پاڵپشتم بن تاوەکو ئێستا ینی وا هاتووە و لەلایەک تریش سەدرەکانیش و خەڵکی خۆپیشاندەرانیش نامە ئەنێرن ئەڵێن کوردستان ئەبێ ڕۆڵی هەبێ لەمە ئەم بێدەنگیە هەرێم من پێم وایە تا ڕادەیەک سلبیاتیشی هەیە خۆی ساغ نەکاتەوە بەڵام ئیجابیاتیشەیە لەوەی کە نابێ خۆی بکاتە تەرەف لە بارودۆخەکە بەڵام سەرنجام ئەبێن ناو ئێمە هێزی ئێمە قووەتی ئێمە لەوەیە کە وەکو دکتۆر وتی ئەبێت چاکسازیەکی نەوعی بکەین لە کوردستان ئەبێ بەڕاستی بەدەستێکی پۆڵین لە گەندەڵی بدەین لە حزبەکانی خۆمانەوە دەست پێ بکەین لە سەرکردایەتی خۆمانەوە دەست پێ بکەین و بە وردیش گەنجەکانمان پەراوێز نەخەین لەو بارودۆخە چکە گەنجی ئێستا بەڕاستی
با بڵێم تاقە و کەفاءە و توانای هەیە و ئەبێ ئێمە چ لەناو ینی ئەگەر ئەوانە هاتنە ناو جمکەکانی مؤسساتی دەوڵەتەوە ئەوە خۆی گۆڕانکاریەکی نەوعیە بێ بەڕاستی. بەڵێ سپاسان دەکەم زۆر سپاس بۆ بەرەزان عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق دکتۆر موسە نامین ئەندامی پەرلەمانی عێراق. سپاس بۆی بینێرانی بڕێز، سپاس بۆ ئەو کارانەم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.